جەلال جەمال ئەمین دانیشتووی شاری پێنجوێنم هەر لە پێنجوێن لە ساڵی 1970 لەدایک بووم لە ساڵی 2005ەوە مامۆستام یەکەم پێگەی مامۆساییشم بە خۆشحالیەوە لە کانیسێف لە ئاوایی واتە گوندی کانیسێفی سوورێن بوو لەوێ ساڵێکم بەڕێ کرد دواتر 4 ساڵیش لە گوندی وشیاری لەوێ بەڕێوبەر بووم هەر بە خۆشحالیەوە ئەوێشم تێپەڕاند هەرچی بین و هەرچ کارێک بکەین پێویستیمان پێ بۆ ئافرن حەقە یەک سەڵ دواتریش گواستراینەوە بۆ مەکتەبی شۆڕشی نوێ و ئەولاتر و دوای جارە پێنجوێن و ئەنجا جەلال مەحموود و دواتریش لەم مەکتەبە بوومە مەعاون دواتریش ئێستا مەعاونم واتە یاریدەدەری بەڕێوەبەرم لە قوتابخانەی دیدگای بنەڕەتی 11:25 دقەیە ئەتو وردە لە کاتی کۆتایی وانەکە نزیکە بینەوە باشە گیان بە هیوای بەرهەم بە هیوای بەهرەی ئێوە زۆر سوپاسان من لە ئەنتەرنێتە بابەتێکم خوێندەوە بابەتێک بوو کە باسی مێژووی عێراقیە کرد لەسەر ستایلەکان وابزانم مەلیک فەیسەڵی ئەو کات ئەو کڵاوە واتە تاگە پێڵەن تاگە و ئابزانم بە فەرمانێک مەرسومێکی بۆ دەردەکا و دەیکا بە کڵاوێکی بە ستایلێکی فەرمی بۆ زانستخوازان بۆ ڕۆشنبیران منیش ئەم بابەتەم بینی و هەروە سەیری چەند درامایەکیشم کرده بوو وەکو ئەوەی ئەشرەف بەگووانە حەزم لە بابەتەکە کرد بابەتێکی کۆنە بابەتێکی کللتوریە بابەتێکە پڕە لە شتی جوان ستایلێکی جیاوازە من هەمیشە ڕاستە حەزم لە نێخوازیە نوێگەریە بەڵام ستایلێک بۆ خۆت دروستکەی کە ڕابردووشی تیا ببینیتەوە لەگەڵ نوێگەریەکەیە من ئەوە زیاتر پاڵنەر بوو بۆ ئەم بابەتە سەیرم کرد لە ڕابردووە ئەگەر بیرمان بێت ڕسمێکی وابزانم پیرەمێردە ڕسمێکی پیرەمێردم کەوتە بەرچاو هەمان ستایلیە بوو تقریبا 2 ساڵە من بەکاری دێنم ئەم ستایلە و لە پێنجوێنی شادەنگدانەوەیەکی باشیە بووە هەنێک جار هەنێ خەڵگەڵێ ڕنگ بێ کەمینەیەک پێیان لا سەیر بێ نەوعێک لە قسە بکەن بەڵام زۆرینەی لە خوا بەزیا بێ و سپاسیانەکەم بە باش و خراپیانەوە خەڵک پێی خۆشحاڵێ ستایلە تەنها لە تۆ دێ بەم پاسکیلەوە دیارە من مێژوویەم پاسکیلەش کە پێمە هیەوەیە سایقی نازانم و لە کۆنیشە پاسکیل زۆرتر بەکار هاتووە بۆ ئیسوکاری ڕۆژانە لە بۆ دەوامی ڕۆژانەش و بۆ ئیسوکاری سەحندانانەکە من سەتەلایت و جیازدانان و شتیوا بەشەوە بۆ هەموو ئیشوکارەکانی ڕۆژانم زۆر فریادڕەسێکی زۆر باش ئازانی سەعات چەندە؟ ئازانم ێزر کاتی ڕۆژنەوێت برادەرینە دە بۆ 12